کردەوە. سەبارەت بە یادکردن و زیکرکردنی خی پەروەردگار بە تەسبیحکردن، ئەم مەسەلەیە زانایان دوو ڕایان هەیە. هەندێکیان بە قەتعی بە جائیزی نازانن و ئەوەش دەکەن بە بەڵگا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دوای وەفاتی کۆمەڵێک لە مسلمانان لە کوفە لە مزگەوتی کوفە ذکری خوای گەورەیان دەکرد بە وردەبەرد، کەچی ئەبوو موسای ئەشعەری کاتێک کە بینینی بە عەبدوڵای کوڕی مەسعودی فەرموو، عەبدوڵای کوڕی مەسعودیش هات ئینکاری لێکردن لەیان ڕازی نەبوو. زانیان دەفەرمون ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە ئینسان نابێ بە تەسبیحات بە تەسبیح یادی خوا بکە، بەڵام بەچی بیکە؟ بە سەرپەنجەکانی بیکە. كان رسول الله صلى الله عليه وسلم يعقد التسابيح بيمينه. پیامبری خوا علیه الصلاة والسلام یادی خوای دەکرد بە دەستی ڕاستی، چکە دەستی چەپ ئینسان بۆ خۆپاکردنەوە بەکاری دێنێ، کەواتە دەستی ڕاست ذکری خوای گەورەی پێ بکە. ئەی کە لێت تێک دەچێ یا کە بێت و بەهۆی تەسبیحەوە بیکەی دائیم لە یادت دەبێ و ذکری خوا زیاتر دەکەی، إن شاء الله تعالى بناء لەسەر اجتهادی کۆمەڵێ زانای تر کە بە جائیزی دەزانن، إن شاء الله نابێتە کێشەیەک و ئەم تەسبیحاتە بکات کێشە نییە.